لە بەشی دووەمی بەرنامەکەمانە باس لە متمانە بەخۆبوونەکەین بەدڵنیان متمانە بەخۆبوون ڕەنگە فاکتەرێک هۆکارێکی گرنگ بێ بۆی مرۆڤ بتوانێت سەرکەوتوانەتر لە کاروباری ژیانیا هەڵسوکەوت نامەوە ڕژبیرمم هەستەکە متمانە بەخۆبوون ئەوەیە کە زۆربەی کۆمەلگای کوردی نیمانە هەر لە مناڵیەوە مەکە لاچۆ نای بە ناتوانی تاوەکوی تر هەبڕاستی ناتوانین بەر لەوەی بچینە سەرەوە و بزانین هۆکارێکە بۆ سەرکەوتن هەر خودی متمانە بەخۆبوون ئێمە غەڵەت لێ تێنەگەیشتین ئەزانین مەبەستمان لە متمانە بەخۆبوون چیە بەچی ئەوترێ متمانە بەخۆبوون دواتر باسەکەین چۆن دروزە بە یاخۆ چۆن بکرێ گرنگی پێ بدەن بابەتێکی گرنگە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر هەژار عوسمان معروف پزیشکی پسپۆڕی دەرونی کە لەم تەوەرەیە لەگەڵمانە کاک دکتۆرگیان زۆر بەخێربێی کۆڵێ خۆشحاڵین جارێکی تر لە مەجلیسی تۆیان و گەورەت کردین سپاس بزانم پێناسەی غەڵەتمان بۆ متمانە بەخۆبوونی ڕەنگە لە دیدگای هەر کامێکمانەوە گەرچی ڕەنگە هەنێشت پێناسەی ستانداردی هەبێ و فۆرمێکی جیهانگیری هەبێ بەس بە دیاریکراوی و زانستیانە یان ئەوەی لە کۆمەلگای کوردی هەیەیان ئێمە بەچی ئەڵێن متمانە بەخۆبوون یان خودی متمانە بەخۆبوون چییە؟ باڵێ متمانە بەخۆبوون لە ڕاستی ئەو توانایەیە کە مرۆڤ بە پلەی جیاواز هەیەی هەیە متمانە بەخۆبوونی زۆرە هێشە زۆر کەمە و زۆربەی خەڵکیش لە بینی ئەم دوو ئەو پەڕایە با بڵێن متمانە بەخۆبوونەوەیە کە تۆ پڕکێشی بکەی ئەو بوێریە و تیاابێ کە ئەو شتەی کە لە مێشتایە ئەو نیازەی کە هەتە ئەو ئامانجەی کە ئیشی بووەکەی پیادەیەکی یعنی لە فکرەوە لە خەونەوە لە فکرەوە کە بیری لەکەیت هەموو کەسێ دایم لە مێشتیا چەندین جۆر شت هەیە وانە تۆ پڕکێشی بکەی بڵێ پیادەیەکەم و ئەکەومە ئیش لەسەری هەر کەسێ ئەو توانایی هەبێ ئەوە توانین بڵین بڕوای بە خۆی هەیە بڕوای بە توانایی خۆی هەیە بڕوای بە زیرەکی بڕوای بە بوێری خۆی هەیە و بێگومان ینی بڕوا بەخۆبوون جۆرێک لە ئازایەتیشی ئەوێ بۆچی چونکە بۆی هەیە ئینسان بڕوا بەخۆبوونێکی زۆریشی هەبێ پڕکێشیش بکە هەندێک ئەوەی کە پێ ئەڵێن ڕیسک مخاتەرە یعنی شتێ بکە کە مەترسیشی تیابێ و لە ڕاستیە لە ژیانی شاوایە ینی گەرنتی لە ساسەت نییە بۆ هیچ شتێکە ئەیکەین و ئەگەر ئینسان داوای گەرنتی لە ساسە بکە بەڕاستی هیچی بۆ ناکرێت لەبەرەوە تۆز لەگەڵ بڕوا بەخۆبوونا بەڕێی من بوێریش مهمە یعنی بە ئینسان تۆزی ئازایەتیشی تیاابێ کە بڵێ تەواو ینی هەموو ئەگەرەکان لێک باتەوە وانە اینجا بکەوێتە ئەکشن بکەوێتە ئیش ئەوە بە کورتی یعنی بڕوا بەخۆبوونەوە بڕوا بەخۆبوون بەڕاستی ئەتوانی بڵێ زۆر گرنگە کە لە پەروەردا هەر لە مناڵیەوە ئینسان وا فێر بکرێ کە متمانەی بەخۆی هەبێ و زۆر شتێکی سەرنجێکی زۆر سەیرە کە دەروونناسەکان بۆیان دەرکەوتووە مناڵ ئەتوانی بڵێ لە نزیکی 3 ساڵی و 4 ساڵی ئەوانە زۆر جار خەیاڵیان هەیە و ئەمانە زۆر جار مناڵ بە گشتی لەم تەمەنا بڕوا بەخۆبوونی زۆر لە حەدی خۆی زیاتریان هەیە ئەنی کاچێتە خەیاڵ و ئەوانە وا لە مرۆڤەکە کە پێکەنینی بەم بڕوا بەخۆبوونە بێ مەسەلا زۆر جار مناڵ ینی خۆی زۆر بە گەورازانە ئەڵێ من ئەوەم من ئەتوانم ئەوە بکەم لێرە دایک و باوک نابێ ینی بترسن لەوە و ئەوە شتێکی سروشتیە وردە سەیریکە ئەو بڕوا بەخۆبوونە بێگومان وردە وا نامێنێ بۆچی چونکە لە ژیانی ڕۆژانە بۆیان دەرەکەی ئەو مناڵەکە هەندێک شتەکە بۆی دەرەکەی نەوان نییە بۆ شێوەیە نییە کە تۆ من هەموو شتێک ئەتوانم ئەو مناڵ بۆی هەڵائەکە مناڵی بێحایتر تووشێ بێ کە ئەو شتێ ئەوەیە نایڵێ بیکە وردە ینی ئەو زۆر بڕوا بەخۆبوونە کەمە بێتەوە خۆی گرنگە کە دایکواگەوە بزانێ ینی ئەوە شتێکی ناسروشتی نییە ینی مناڵ پێشەوەی بچێتە مەکتەب کە وردە عقلی بەژینامێتەوە زۆر لە زۆر شتا زۆر قسەکە کە پێکەنینی پێ ینی و بۆیە ینی دایک و باوکیش بڵێەوە چییە ینی مناڵەکەمان فشەکە یا شتێکی واگە بەزەوە ئەوە نییە سەرچاوی متمانە بەخۆبوونی لەکوێوێت ینی لەوانە باست لە پەروەردەی منداڵ کرد وەک بۆمسا شوانی ژاماژی بکرد هەر بە مناڵی پێتەڵەن مەکە نایزانی تۆ ناتوانانی ئەمە بکەی ئەنجامی بێ ئەمە کارێکیشە بەڵێ خۆی من وەکوتم پەروەردە زۆر گرنگە ینی کە هەر لە مناڵیەوە دایک و باوک متمانە بابە و مناڵە و بێگومان
کە تۆ ئەڵی متمانەی بیتێ وەکوتم یعنی جۆرێک لە مخاتەرەشیت یان جۆرێک لە مەترسیشیت یعنی سە بچووکترین شت کە مناڵ پێگرێتتر با بڵێن لە 11 مانگیەوە هەوڵەیە لە 12 مانگی و لە ساڵە وردۆردە هەوڵەیە ئەو نێ دارەدارەکە یعنی ئەگەر دایک و باوک بترسن لەوەی کە مناڵەکە ئەکەوێ کە دەسەگرێ بە مێزەکەەوە یا بە کورسێکەوە ئەکەوێ بەدەما خوێن لە لوتی و شتەکە گەورەکە لە مێژی خۆی بەڕاستی و مناڵە پێ ناگرێ کەوا بوو ئەبێ متمانە بی بۆ مناڵە متمانە بی با تاقیکاتەوە لەبەرەوە تاقیکردنەوە زۆر مهمە بۆ ئەوەی ئەو مناڵە بوێرێ کە هەنگاو بنێ بجوڵێ بەڵام ئەگەر تۆ دائمی خوایی ترسەکە وەکو باوکو دایک ترسەکە زاڵ بێ بەسەرتا ڕێگە نایە ئەو مناڵە شتەکانی دەوروبەری تاقیکاتەوە کە تاقی نەکردەوە متمانە بەخۆبوون بەڕاستی بەکردار دروستە بێت لە مناڵە لە ئینسانە ئەجناتۆ هەتا ئێوارە ئامۆژگاری ئەو مناڵەکە و بکە بڵێ تۆ ئازایت و تۆ زیرەکی و هەموو شتێ ئەتوانیت و لە مناڵەکانی تریش باشتری هیچ سوودی نییە ئەگەر نێڵی پیادەیکە ئەوەی کە پێ ئەڵێ کە پیادەی نەکرد هیچ سوودێکی نییە نەسیحەت لە هیچ سوودێکی نییە. دکتۆر هەژار ئەکرێ متمانە بەخۆبوون لە دەست بدەین؟ بەڵێ لە ڕاستیە ئەتوانین بڵێ متمانە بەخۆبوون شتێکی داینەمیکە یعنی لە گۆڕانە هەمیشە لە گۆڕانە یعنی شتێکی دائیم نییە بۆ نمونە یعنی ئێستا تۆ تەسەوڕکە کەسێک کاسبە یعنی تا ئاستێکی باش متمانەی بەخۆی هەیە بوێری هەیە ئەوێرێ کە چۆن ئەڵێ وەکوتم تۆزێ شتی مەترسیداریش بکە لە کەسابەتە بڵین یەک دوو کەسابەت ئەکا یەک دوو پڕکێشیەکە فەشەلێنێ سەرکەوتوو نابێ وانە سەرکەوتوو نابێ بێگومان تۆ بتێنێتەوێت کە سەرکەوتوو نەبووی لە دوو سێشتا ئەو بڕوا بەخۆبوونە و چۆن ئەڵەی تۆزێکەمە بێتەوە وانە چکاوەتە بینیوتە سەرکەوتوو نەبووی جگەلەوە دەوروبەریش ڕەخنە و لێگرێوانە دەوروبەریش ڕەخنە لێگرێ لەبەر ئەوە وەکوتم بڕوا بەخۆبوون لە گۆڕانایە و پێچوانەکەشی ڕاستە مەسەلا بڵین یەکێک بێنە کە بڕوا بەخۆبوونی کەمە بەڵام پشگیریکەری هەیە مەسەلا بڵین پیاوەکە ژنەکەی پشگیریەکە ئەڵێ پیاوەکە گوێمێرێ ئیشکە و ژیان وایە و ئیشەڵا سەرکەوتووە بی ئەوانە کەسابەتێکەکە لەو کەسابەتە سەرکەوتووە بێ یعنی ئینسان چەند لە ژیانی ڕۆژانە لە کردارەکانیە سەرکەوتوو بێت بڕوا بەخۆبوون تایە گەورە ئەبێ و پێچوانەکەشی ڕاستە چەند تۆ لە ژیانی ڕۆژانە بۆ گەیشتن بە ئامانجەکانت سەرکەوتوو نەبی شکست بێنی بڕوا بەخۆبوون لە ئەوڵەوە چەند زۆر بوو بێ کەمە بێتەوە لێرە شتێکی زۆر گرنگە ئینسان ئەوەی کە کوردەواری خۆمان ئەڵێ بەقەدەر بەڕێ خۆی پێڕاکێشێ لە ئەوڵەوە وانە و ئامانجی زۆر گەورە و زۆر خەیاڵی واز لێ بێنێ هەنگاو بە هەنگاو بزەبت پلە بە پلە لە سەرکەوتنی بچووکەوە بڕۆ بۆ ناوەڕاست بڕۆ بۆ گەورە بۆ گەورەتر لەبەرەوە هەمیشە ئەوانەی بۆ نمونە لە بازاڕە و کاسبەکان عادەتەن لە شتی بچووکەوە دەست پێەکەن و ئەوانە سەرکەوتون ینی فعلەن سەرەکەون و گەورە ئەبن و چۆنەڵی دەوڵەمەند دەرەچێت. دکتۆر مرۆڤ خۆی هەستی پێەکە ینی متمانە بەخۆبوونی لە دەستداوە بەمانەیەکی تر من لەبەرەوەی چەند پرۆژەی پێشووتری ژیانم سەرکەوتوو بووم پێم وایە کە من کابرایەکە متمانم بخۆمەیە باوەڕم بخۆمەیە ئەگەر درکم پێ نەکرد بێ و لە مێژ بێ من متمانم لە دەستدا بێ و بەخۆم نەزانی بێ دیراسی خۆم نەکرد نه لە ڕاستیا کە تۆ هەستی پێیەکەم یەکسەر ئەزانین چۆن خۆی کردار زۆر مهمە کردار ئەین کە تۆ سەرکەوتوو بووی ئەسڵەن خەڵک خۆی متمانە لە تۆ بەهێزەکە ئەڵێ بەخۆ فڵان کەس بەڕاستی هینە وەڵای خۆزگە منیش وەکو تۆ بووم ئاوا سەرکەوتووی تو گوێی نایەتێ و هینەبی لەبەرەوە ئەگەر لە خۆشتا کەم بێت ئەو متمانە بەخۆبوونە هەر دەوروبەر خۆی تیاتا بەهێزەکە چکە ئەی بینێ ئەڵێ فڵان کەس لەبەرەوە بەڕێی من زۆر گرنگە ئێمە هەوڵ بین حتا بۆمان بکرێ شکست نێڵین شکست بێنین لە ژیانی ڕۆژانە بۆ یەکێ لە ڕێگەکان وەکوتم ئەوەیە کە واقعی بین یعنی بەقەدەر توانای خۆمان بەقەدەر ئەو لێهاتووی خۆمان بجوڵێنەوە لەبەرەوە ئەیبینین زۆر جار ئەوانەی
کە ئامانجی لە بازار و کەسابەتە ئامانجی زۆر گەورە بۆ خۆیان دانێن و بە خەیاڵی خۆیان بەڵام بنکەیەکی مادی نییە لە ئیشەکەیانە زۆر جار ئەمانە ئەکەونە چۆن ئەڵێ سەرکێشی و مغامرە و شتی مەترسیدار و زۆر جار ئەمانە شکست هێنن ئەکەونە زیندانەوە یا ئابڕویان ئەچێ ئەکەونە سۆشیال میدیاوە هەڵگرتنی بەردی گەورە ئەڵێ نیشانەی هەڵگرتنی بەردی گەورە نیشانەی ئەوەیە کە نایهاوی لەبەرەوە زۆر گرنگە وەکوتم ئینسان یعنی بەقەدەر توانای خۆی لێرە شتێکەیە کە ئەویش پەیوەندی بە بڕوا بەخۆبوونەوە هەیە خۆناسین ئەین بەڕاستی ئینسان ئەبێ هەوڵ خۆی بناسێ خۆی بای چەنە کەم و کورتەکانی چییە و بە پێچەوانەوە تواناکانی کامەیە ئەو هێزە شاراوانەی کەتیایەتی چین لە چیا زیرەکە لە چیا لێ هاتووە لە چیا توانای هەیە ئەوانە بەکاربێنێ لەسەر ئەوانە ئیشکە ئەوە بەڕێی من مەرجێکی زۆر گرنگە بۆ ئەوەی ئینسان بڕوا بەخۆبوونی بێنێ ئەگەر ئینسان خۆی نەناسێ بەڕاستی کێشەیە ئەنی هینێک هەیە فکرەیەک هەیە کە بەڕێی من زۆر جوانە ئەڵێ ئینسان ئەگەر دائیمەن چاوی لە دەرەوە بێ وەکو ئەوە وایە خەون ببینێ بەڵام ئەگەر سەیری ناو خۆی بکە و خۆی بناسێ وریا ئەبێتەوە و خۆی باشتر ئەناسێ و واقعیترە بێ لەبەرەوە کوتم پرۆسی خۆناسین زۆر گرنگە ئینسان خۆی بناسێ دەربارەی مسمانە بەخۆبوون ئەڵێن بەڕاستی وەکوە سوپایەکی بێسەربازە هەبێ ئەوەندە گەورەیە مسمانە بەخۆبوون بەڵێن سوودەکانی چین بۆچی گرنگە کە تاکێک بەڕاستی مرۆڤێک متمانی بەخۆی بەڵێ لە ڕاستیان متمانە بەخۆبوون یەکێ لە شتە گرنگەکانەوەیە کە ئینسان عادەتەن هەموو مرۆڤێک هەوڵ بە خۆی اعتماد کاتە سەر خۆی و نەبێ بەبار بەسەر هیچ کەسێکەوە وانە ئینسان کە گەورە بوو دوای 18 ساڵ خۆی کاروبارەکانی خۆی بکە و سەر بەخۆ بێ ئەگەر تۆ متمانە و بەخۆ نەبێ کەوابوو دائمی خوایی ئەبێ شان دابێ لەسەر خەڵکی تر ئەبێ دەستە بەیەکێکەوە بێ کە یارمەتی وە کە ئەوە خۆش نییە ئەبی بەبار بەسەر خەڵکی ترەوە ئەمە یەکەم دووهەم متمانە بەخۆبوون بەڕاستی چۆن ئەڵێ وەکو پاڵنەرێکی گرنگە کە ئینسان بۆ پێشەوە بڕوە ئەنی ئینسان ئەگەر متمانەی بەخۆی نەبێ لە شوێنی خۆیان ئەچەقێت یعنی لە ژیانە بۆ پێشەوە ناڕوە و یەکێک لە مەبدە گرنگەکانی ژیانەوەیە کە ئینسان ژیان ڕناوەستێ و ئینسان طموحی هەبێ هەمیشە ئامانجی هەبێ ڕانەوەستێ هەمیشە بڵێ ئۆکەی یعنی ئێستا من بەوە گەشتم ئێستا من ئەمڕۆ زانکۆم تەواو کرد بەڵام ژیانی من بەمە تەواو نەبوو ئامانجی من بەمە تەواو نەبوو ئێستا ئیتر کاتی ئەوەیە کە من بۆ نمونە ئەگەرێکێ بێ ئیشکە ئەو علمی کە وەری گرتووە پیادەیکا لە ئیشێکە یا هەر لە خوێندنەکە بەرەو پێشەوە بڕوا بچێت بڕوانامەی ماستەر بکە دکتۆرا بکە بچێتە بواری لێکۆڵینەوەی زانستی ئەوانە کەوا بوو ئەگەر ئینسان بڕوا بەخۆبوونی لاواز بێ لە شوێنی خۆیان ئەچەقێ وە چۆن دەڵێ سەری خۆی کزەکا و ئیتر جوڵان نابێت لە ژێنێ ئەڵبەتە ئینسانی واژەیە لە مجتەمەعا بێگومان زۆر کەسەیە تەواو یعنی ژانەکەی هەر ئەوەنەی ئەوێ لەوە زیاتری ناوێ کەیفی خۆیەتی ئەوەش شێوازێکە لە ژیان ئەتوانین بڵین بۆ ئەو سەرکەوتنە پێسەمان بۆکان جیاواز بێت ئەزەی چۆنە ئەنی کە ئەو خۆی بەوە مرتاح بێت یعنی سە تۆ تەسەوری یەکێکە لە زانکۆ دەرچووە دائەمەزرێ موچەیەکی ماگانەی هەیە هەچی چۆنێ بووە خانوویەکی بچووک ئەوەی پێیەکرێ ئەیکڕێ ژنێنێ و دووسێ مناڵیە بێ و بەوە مرتاحە بەختەوەرە طموحی تری نییە لەوە زیاتر بەڕێی من ئەبێ ڕێزی لێ بگرین هیچ پێویست ناکە من ڕخنەی لێگرم ئەو خۆی بەوە مرتاحە ئاسوودەیە زیانی بۆ کەس نییە احتیمادی لەسەر خۆیەتی ماڵ و مناڵی خۆی بەخێوەکە ئەهلەن وەسەهلەن بەڵام مجتەمەع بەمانە پێش ناکەوێ ئەی مجتەمەع بە خەڵکێک پێشەکەوێ بەڕاستی هەموو مجتەمەعاتی دنیا بە خەڵکێک پێشەکەوێ ئەو توێژەی مجتەمەع بەو توێژە پێشەکەوێ کە طموحی هەیە کە بوێری هەیە کە زانینی هەیە کە بڕوا بەخۆبوونی هەیە کە ئامادەیە ڕیسک بکە کە ئامادەیە خۆی بخواتە بوارێکەوە کە لە ساسەت دڵنیا نییە سەرکەوتووە بێ بەڕاستی ژیانی ژوایە ئەنسەگەر تۆ سەیریکەی هەموو ئەوانەی کە داهێنانیان کردو هەموو ئەوانەی
ئەوانەی کە چۆنەڵی خەڵاتی نۆبلیان وەرگرتووە سیاسەتی بڵێن سیاسەتوانی گەورن ناوبانیان دەرکردووە بەڕاستی ئەوانە هیچیان لەو نەوع کەسە نییە کە پێشتر باسم کرد بە هیچ جۆرێ ئەوانن کە بڕوا بەخۆبوونیان هەیە بوێریان هەیە و ئامادەن بڕۆنە پێشێ و بە چەقین لە ژیانیانە ڕازی نین ئەیانەیە پێشکەون و مجتەماع پێویستی بەوەیە و ئێمە بێ هەمیشە پشگیری ئەوانە بکەین و هاانیان بین نەک بین ساردیان کەینەوە و بیان ترسێنین چونکە بەڕاستی ئەوەش هەیە وەکوتم پەروەردە زۆر گرنگە ینی وەکو ئێوەش باستان کرد یعنی دایک و باوکێ یا مامۆستایە کە دائمی خوای سەرکۆنەی مناڵەکە بک بڵێ ناتوانانی ئەوە ئیشی تۆ نییە دائمی هەرگیز هاانی ئەو مناڵەنەیە ئەوە باش نییە بێگومان ئەوە بڕوا بەخۆبوون کەمە بێتەوە بەس لێرە وەکو هەموو شتێکی تر یعنی با بڵێن تەتەڕفەکەی تریش خراپە مەسەلا ئێمە ئەزانین هەموو ئینسانێک یعنی لایەنی بایۆلۆجی گرنگە ینی ئینسان چۆن دروست بووە و مێشکی چۆن دروست بووە دەرونی چۆنە ئەمە لایەنە بایۆلۆجیەکەیە کە یعنی با بڵێن پەروەردە تەسیری زۆر نییە لەسەر ئەوە ینی هەندێک کەسەیەکە کە بۆ نمونە لە هەندێ بواری زانستا زۆر زیرەکە بەڵام لە هەندێ بواری ترا زیرەک نییە ئێستا تۆ بینی بە زۆر پتێوێ بڵێ نا چونکە ینی لایەنێک هەیە لە دەروون ناسیە زۆرتر ئەوە لە هەموو دنیا هەیە لە ڕاستی ئەو لایەنە وای داانێ ئەڵێ مناڵ وەکو پەڕەیەکی سپی وایە کاغەزێکی سپیە چیت ئەوێ لەسەری بنووسی ئەتوانی و یعنی ئەو چەند زانایشی ئەمریکین زۆر بەناوبانگن ئەڵێ مەجموعە مناڵێکم بۆ بێنە هەر لە مناڵیەوە با بڵێن لە 2 ساڵی و 3 ساڵیەوە کە وردۆر دەهۆشیان بە دنیاکەوێتەوە بۆم بێنە ئەم کۆمەڵە مناڵم من پەروەردەیان کەم من دایمی خوایی لەگەڵیانە بژیم ئەتوانم بیکەم بەو شتەی کە خۆم ئەمەوێ ئەتوانم بیکەم بە تاوانبار بە پیاوێکی ئیمانداری زۆر گەورە بە ئەندازیار بەچیم بووە هەڵەیە ئێستا ئەم فکرێ هەڵەیە هەرچی دەرووناسی دنیا هەیە بۆی دەرکەوتو ئەمە هەڵەیە طبعاً ئەوە ڕاز نییە بە هیچ جۆرە بۆچی چونکە هەندێک مرۆڤ هەیە یعنی ئێستا نەمان بینیوە هەندێک مناڵ هەیە تەمەنی 8 ساڵە دکتۆراکە ئێوە خۆ پەروەردە دروستی نەکردەوە بەڕاستی ئۆکەی ممکنە پەروەردەیەکی باشە ئاکویەکی بەرزی هەیە وانە یعنی زیرەکیەکەی خوا لە ئەساسە وای دروست کردو کە زۆر زیرەکە و بە 12 ساڵیە بێ بە پرۆفیسۆر زۆر باش لەبەر ئەوە یعنی بە زۆر ناتوانانی یعنی مناڵ هەویر نییە تۆ بە زۆر بەو نوعە شێوەی بیتەیە کە خۆت ئەتەوێ یعنی ئەبێ بزانی مناڵەکەم یعنی تواناکان و زیرەکیەکانی لە چیایە و بە پێچەوانەوە کەم و کورتی و نازیرەکیەکانی لە چیایە و هەوڵ بی لەسەر ئەمە ئیشکەی نەک هەر ڕێی خۆ فەرزکەی بڵێ چکە ئێستا لە ناو کوردستانە ئەم شێوازە هەیە ئەم شێوازی بیرکردنەوەیە ئەڵێ بڕوا بەخۆبوون هەموو شتێکە خۆت ئەتوانی ببی بە هەموو شتێک وانە مطلقاً ئەو شتەوانە ئینسان ناتوانێت بێ بە هەموو شتێکاکە دکتۆر بەرمەبنای شیکردنەوەکانی تۆ چەند دەرفەتماکەمەوە پرسیارێکەکەم ڕەنگە زۆری بێت شانس لە تەرازووی ژیان و متمانە بەخۆبوون و ڕێچکەی داهات و چ ڕۆڵێکیە هەر خودی شانس هەر ئەو وەهمەیە خۆمان دروستمان کردو یان نا ئەو قەدرەیە کە من لە تۆ زیرەکترم و بە 8 ساڵی دکتۆراکەمە پرسیارەکە زۆر جوانە ئەزانیی دووشت هەیە یعنی لە ڕاستیەوە مەفهومێکی فەلسەفیشە الضرورة یعنی پێویستی ئەبێ هەروە بێ ئەبێ هەرڕووبە و الصدفة یعنی ڕێکەوت ئەم دوانە دائمی خوای لە پەیوەندیەکی زۆر گرنگان لەگەڵ یەکتریا الضرورة والصدفة ئەمە لە فەلسەفا هەیە لە دەروونناسیشە هەیە سەیریکە ئەمە بەمەهینەکەین لە ڕاستیە شانس دەوری هەیە شانس دەوری هەیە بەس چی گرنگە لێرە تۆ کە ئەم شانسەیەتە بەردەسە ئایا پێی ئەزانی کە ئەمە شانسێکە و خوایاوێتی و هاتۆتە بەردەمە و ئایا بەکاریێنی هەموو وزەتی تیا سەرفەکەی یانە باسیەکەن ئەڵێن بیل گەیت ئەوەی کە مایکرۆسکۆفتی هەیە و فرە ملیاردێرە بە دۆلار طبعاً ئەڵێن بیل گەیت جارێک ڕۆژنامەنووسێکی ئەمریکیە دیدارێکی دوور و درێژی لەگەڵاکە
لێ ئەو پرسیارەی لێکە ئەڵێ بیلگیت طبعا بیلگیت خۆ بە دەوڵەمەندی دروست نەبووە ینی لە ژیانی ئەڵێ ماوەیەک ئەوەنە هەژار بووە نەیتوانیوە ڕۆژنامە بکڕێ کابرای ڕۆژنامە نووس یەکێکی فەقیری ڕوتەڵێ بۆ ڕۆژنامەی چۆ بۆ لای ئاوا دەستی کردو بە ژیرفانە سەیری کردو پارەکەی ژیرفانی بەشی ڕۆژنامە کڕینی ڕۆژنامەکەی نەکردووە ئەویش کوڕی چاک بۆ توێتی قەیناکە بیبە بۆ خۆت اینجا دوایڵێ ئەو کابرای ئەدۆزێتەوە ئەو کابرای ڕۆژنامە فرۆشە اینجا ڕۆژنامە نووسەکە لێ پرسی ئەڵێ بیلگەیت تۆ فەقیر بووی توانە چی بوو وا دەوڵەمەند بووی ئەڵێ زەین چی بوو ناڵێ پێ ناڵێ چی بوو بیلگەیت لە جوابی پرسیارەکە چەکێ دەرێنێ لە چەکەکە دەرێنێ ئەی خاتە بەردەم ڕۆژنامە نووسەکە ئەڵێ چەندی لەسەر ئەنووسی بینوسە پارە چەندی لەسەر ئەنووسی بینوسە بۆ خۆت ڕۆژنامە نووسەکە تقریبان تۆزێ با بڵێن گرژە بێ و تۆزێ پێی ناخۆشە ئەڵێ خۆ من ناتوم پارە لە تۆ وەرگرتم من ناتوم دیداری لەگەڵکەم ئەڵێ ئاها تۆ ئێستا چانسێک کرد لە چیسی خۆتدا ئەوتوانی ئێستا ببی بە ملیۆنێر پێڵێ ئەگەر 10 ملیۆنیشی دلار چەندێ بنووسیا من ئەمایتێ چکە هەمە پارەم هەیە تۆ ئێستا من چانسێکم خستە بەردەسێ چانسەکە و بەکار نەهێنا ئەڵێ من بیلگەیت چی چانسێ هاتوۆتە بەردەسم بەکارم هێناوە و باوەشم پیا کردو تۆ باوەشی پیا نەکرد فڕێتدا من بەوە هین بووم بەوە دەوڵەمەکەوابوو چانس لە ژیانە دەوری هەیە بەس وەکوتم ئەبێ بگەڕی بە دوایە و ئەبێ بیدۆزیتەوە بەڕاستی چانس نایەتە باوەشە خوا نایبارێنێ بیقاتە باوەشە یعنی ئەبێ وریابی ئەبێ زانیاری کۆکەیتەوە ئەبێ لە دنیای زانیاریە دەورە هەبێ ئێستا ئەمڕۆ سۆشیال میدیا هەیە وە نییە ئێستا خۆ دەزانی ینی زانیاری زۆر هەیە و ئەمەش ئاسان نییە بەڕاستی بتوانی شانسەکە بدۆزیتەوە بڵێ ئەمە ئەو شانسەیە من بە دوایە ئەگەڕێن ئەمەش علمە ئەمەش زانینی ئەوێ کەوا بوو بەڵێ چانس دەوری هەیە بەڵام ئەوەیە کە یەکەم بیدۆزیتەوە و بگەڕی بە دوای چانسا و بیدۆزیتەوە بزانی ئەوە ئەگونجێ لەگەڵ منە و اینجا ئەو ئازایەتیەوە هەبێ ئەو بڕوا بەخۆبوونەوە هەبێ بتوانانی ئەو شانسە بەکاربێنی بەس لێرە طبعاً مەسلەیەکی تریش هەیە ئەوەی کە ئێمە پێڵێن ئیشکردن لەگەڵ چەند کەسێکە لەگەڵ چەند کەسێکە ینی ئەوش گرنگە ئەوەی کە پێڵێن تیم ینی ئینسان نەکرد دنیاکە زۆر فراوان بووە زۆر شدەیە تۆ بە تەنیا بۆن ناکرێ ینی من لێرە باسی مەڵتی ملیاردێرێکی کورد ئەکەن کە باسی کردو توێتی من بەڕاستی زۆر لە شەریکایەتیکردنا قازانجم کردووە ئەوە دەورێکی مهمیە بووە کە من ببم بەم پیاوە دەوڵەمەندە دایمی خوایی زۆر بەرنامە هەبووە لەگەڵ شەریکە ئیشەکانم کردووە ئەوەش گرنگە بەڕێی من نەکرد بڕوا بەخۆبن بگرە بڕوا بە خەڵکی بوونیش دەمن کە تۆ ببی بە شەریکی یەکێک و چەند کەسێ ئەبێ بڕاوانیش هەبێت وانە کاکتۆرەمە هیچمان نەما لە کۆتاییە شتێکم بێت وەڵات تەنیا شتێک ئەوەیە کە بەڕێی من زۆر گرنگە باوکو دایک و مامۆستا هەمیشە هەوڵ بن یعنی متمانە بن بە خوێندکارەکانیان بە مناڵەکان بەڵام تەتەڕوفیش نەکەن و هەوڵ نێن یعنی ئیلا بە زۆر ئەو مناڵانیان کە هەیە ئەو تەلەبانە ئیلا بە زۆر بە ئیتیجایەکە بیبێن کە ئەو مناڵە نەتوانێت ئەو توانایی نەبێ ینی ئەوە هەڵەیەوە سەرکۆنەی مناڵ نەکەین و هەر لە مناڵیەوە هەوڵ بین فعلەن متمانە بەخۆبوونیان تیا دروستکەین بەڵام متمانە بەخۆبوونەکە واقعی بێ و بنەمایەکی هەبێ بنەمایەکی مادی هەبێ ینی نەک هەر بە خەیاڵ و ئەوانە ئەو شتە بکەین دکتۆر هەژار عوسمان مارۆف کە لەگەڵمانە بوو لەم تەوەرەیە ئومێدەکەی سوتان لە بابەتەکە بینیم.